ئێمە ئەم پێشەنگایە کە تایبەتە بە خوێندنگەکەمان ساڵانە ئێمە ئەم پێشەنگایە کەینەوە بەڵام چەند ساڵێکە بەهۆی بارودۆخی ئابووریەوە شتەکان وەستا بوو. ئەم ساڵ هەچوێنێک بێ هەوڵمانە شتمان دروست کردو لەبەرەوەی ئێمە خۆمان بەشێکمانەیە بەشی دیزاین و دوورمانە بە تایبەتی ئیشی دەستی زۆرتیایە. تایبەتە بە ئیشی دوورمان و ئیشی دەستی و هەروەها بەشەکانی تریش هەر بەشەی تایبەتە بەهی خۆی ئەلەکترۆمان هەیە، کارەبامان هەیە، کۆمپیوتەرە، بەشی ڕسمە، ئەمانە هەمووی خوێندکارەکان ئیشی تایبەتی خۆیانەکەن. ئیتر پێمان خۆشە ئەو ئیشانەی کە ئەیکەن خۆیان حەزەکەن دەرکەوێت. لەبەرەوە ئێمە چیمان کردو ساڵانە پێشەنگایەکەکەینەوە کە تایبەتە بەو بەشانە و خوێندکارەکان شتەکانی خۆیان ئیتیان نمایشەکەن. بەڵام بەشی دیزاین دوورمان شتێکی تازەیە بەڕاستی لەبەری ئەو بەشە بەس لە سلێمانیە هەیە لە شارەکانی ترانیە تایبەتە بە ئیشی دەست بە تایبەتی دوورمان ئەمە شتێکی تازەیە و کچانی زۆر حەزیان لەم بابەتانەیە ئیشی دەستی زۆرتیایە. ئیتر حەزەکەین ئەو شتانی کە خوێندکار دروستیەکە پێیان خۆشە دەرکەوێ و خەڵک شتەکانیان ببینێ. ئێمە وەکو ئامادەی پیشەسازی کچان هەڵساوین بەکردنەوەی پێشەنگایەک کە ساڵانە ئێمە ئەیکەینەوانێ و کە هەریەکو لە قسمێک پێگاتوو ئێمە وەکو قسمی دیزاینەرەکان کە هەستاوین بەکردنەوەی ئەم پێشەنگایە و هیوادارم بەدڵی هەموو لایەکتان بێت و من خۆم هەنێشتی دەستیم دروست کردووە وەکو ملوانکە و شتچنین ئەو شتانە و مامۆستاکانیش زۆر هەوڵمان لەگەڵایەن و زۆر سپاستانەکەین و هیوادارم بەدڵتان بێت.